ڕۆژ لە دوای ڕۆژ کاریگەریەکانی وشکە ساڵی لە سەر عێراق زیادە بێت. من لەسەرم پرسە میوانێکم هەیە، عومەر کەحلی شارەزای سیاسی لە ئەنبارەوە لەگەڵمانە. بەڕێز کەحلی ئەم کاتت باش، تا چەند حکوومەتی عێراق بۆ ئەم بابەتە خۆی ئامادە کردووە؟ بێگومان ئەم وشکە ساڵیە تەنهایی ئەم ساڵ نیە، چەند ساڵێکە کەڵەکە بووە. تا چەند حکوومەتی عێراق خۆی ئامادە کرده بوو کە ڕوبەڕووی ئەم بارودۆخە بێتەوە و ئامادەکاریەکانیشی جێی خۆی گرتووە؟ تحية طيبة لك ولجنابك. سڵاو بۆ جەنابچوو بینێرانی بەڕێز. نحن نعلم بأن ئێمە دەزانین کە لە هەر شوێنێک ئاو هەبێت خۆشگوزەرانی و ژیانێکی خۆش هەیە. لە هەر شوێنێکیش ئەگەر وشکە ساڵی هەبێت لە هەر وڵاتێک دەبینین کە هەژاری و بێسەروبەری و ئاوارەیی ڕوو دەکات. خدا عێراقی بەوە بەختەوەر کردو کە دیجلە فڕاتی هەبێت، بەڵام بەهۆی خراپی مامەڵە و ڕێکەوتنەکان و پرۆتۆکۆلەکان لە نێوان عێراق و تورکیا کە ئەمە سەرچاوەی ئاوەکەیە بەو دۆخە گەیشتوین واتە بەبێ پلان ڕێژی بە دووەداچوون ئەوە هاتۆتەکایەوە. تورکیاش لەو نێوانە باڵا دەستە و عێراقیش بە کشت و کاڵ و دۆخەوە خراپی بەسەر هاتووە. دەزانین کە ڕێکەوتنیان عێراق و تورکیا هەن، بەڵام ڕێکەوتنەکان سنووردار و کەمن یاخۆ لە ڕووی پرۆتۆکۆلیەوە لەو ئاستە نین، چونکە هیچیان پابندیان ناکەن. لە ساڵی 1946 ڕێکەوتنێک هەبوو ئەوەی هەر پرۆژەیەک بە ئاگاداری عێراق لەسەر دیجلە فڕات دروست بکرێت. هەروەها تورکیای پابند کردبوو بۆ دانانی لیژنەی هاوبەشی و دواتریش لەگەڵ سووریا ڕێکەوتنێکی سێلانە لەگەڵ تورکیا هەبوو بۆ ئەوەی بتوانرێت 50 مەتر چوارگۆشە لە چرکەیەک پێی بکات. لە 2009 ڕێکەوتن هەبوو بۆ ئەوەی ئاڵوگۆڕی زانیاری بکرێت، بەڵام هەموو ئەمان پابندی تورکیان نەکردووە بۆ ئەوەی ئاو بەپێی پێویست بەربدرێتەوە لەلایەنی تورکیاوە. ئێمە دەزانین کە تورکیا ئەگەر دەرفەتم بدەن دەزانین کە لایەنی تورکیا ئەوان دەستێکی زۆریان هەیە، لە بەتابەت باڵا دەستی زۆران هەیە لە بابەتی سیاسەتی و دیبلۆماسی و لە ماوەیەکی دیاریکرا و عێراق و سووریا نەیانتوانیوە لە بەرامبەر ئەو بڕیار و پلانانەی تورکیا هیچ هەڵوێستان هەبێت. تورکیا پێی وایە ڕووباری فرات ڕووبارێکی نیشتیمانیە بۆ خۆی، بۆیە ملکەتی هیچ ڕێکەوتنێک نابێت تەنانەت نێودەوڵەتی و هەرێمیش. باش، زۆر جارەوترا کە شەڕی داهاتوو لەم ناوچەیە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست شەڕی ئاوە بێت لە بری نەوت. عێراق چەند بۆ ئەم شەڕە خۆی ئامادە کرده بوو؟ یعنی ئێمە باسی ئەم چەند ساڵە نەکەین، 20 ساڵە حکوومەتی عێراق چی کردووە بۆ ئەگەرێکی وە بۆ ئەم شەڕە؟ موضوع مهم جدا. بابەتێکی زۆر گرنگە. عێراق ئێستا تەنیا پشت بە ئاوی هەرێمی دەبەستێت و نەیتوانیوە لە گۆماوەکانی حەبانی و حەدیثە سوود وەربگرێت و بێجگە لە گۆما و دەریاچەکانی دیکە تەنانەت ناتوانێت بەوانەشەوە پێویستە سەرەتاییەکان دابین بکات. بەڕوونی ئەوەیە کە حکوومەتی عێراق لە دانوستان بەتابەت لەسەر چاوە ئاویەکان، وەزارەتی پەیوەندیدار، وەزارەتی دەرەوەش دەبینی مامەڵەکان لەو ئاستانین. ئێستا دەزانین کە هەموو سیاسەتێکی دیپلۆماسی دەتوانرێت تایدا مافەکان بەدی بهێت، چ بە هێز بێت، چ بە سیاسی بێت، چ بە چەک بێت، بە ڕووبەڕووبوونەوە بێت، یعنی دیپلۆماسی. بەداخەوە وڵاتەکەمان ئەم ماوەیە هیچێک لەم بشاردانەی نین بۆ بەکارهێنان، هیچ لەم کارتانەی بەردەست نین. ئەمە جەنگێکی چارەنووسازە
کە وا دەکات عێراق بەرەو دووچاری کارەسات ببات پێمان وایە کە کشت و کاڵ کۆتایی پێ هاتووە بەخێوکردنی گامێش کۆتایی هاتووە هەروەها تەواوی پێک هاتەکان و خورما کۆتایی هاتووە عێراق بۆ وڵاتێکی هاوردەکار لەو نێوانەش وەزارەتی سەرچاو ئاویەکان و دەرەوە پێویستە بوێرتر بن خاوەن بڕیار بن لە ناکاو بەپەلا بتوانن کاردانەوان هەبێت ڕێکەوتن بکەن بۆ داهاتووی عێراق بۆ چارەسەرکردنی ئەو دۆخە تا ئێستا هیچ جۆرە ئاوبەردانەوێشی نیە وڵاتی ئێرانیش بە هەمان شێوە ماوەیەک بەر لە ئێستا ئەو کە دەبووە ئاوبەر بداتەوە داتە عێراقەوە لە دیالۆ لە ناوچەکانی دیکە بەڵام گرتوونێتەوە بەشێکی زۆر کەمی بەرداوەتەوە و ئەمەش ژیانی زۆری هەبووە لەسەر زەویە کشت و کاڵیەکان بەبێ ئەوەی حکوومەتی عێراقی جۆرە کاردانەوێژی هەبێت پێویستە چارەسەری ڕیشەیی بەپەلا بۆ ئەم کێشە هەبێت وە بڕی ئاوەکە بە پێویستی خەڵک بگات باش ئەم بارودۆخە چه کاریگەریەکی لەسەر گۆڕانی دیمۆگرافی لە عێراقا گۆڕانی جوگرافیای دانیشتووان تا ئاو کەمتر ببێتەوە بەتایبەت ئاوی ڕووباری دیستە و فرات بێکاری لە ناوچەی زۆنگاوەکان دێهاتەکان و ئەهوارەکان کەمتر دەبێت تەنانەت ناوچەی دەریاچەکان واتە تا کشت و کاڵ کەمتر بێتەوە هەژاری زیاتر دەکات و خەڵکی ناچار دەبن بۆ کۆچی ژینگەیی لە زۆنگاوەکان و دیاتەکانەوە بەرەو ناوەندی شارەکان و پەلهاوشتن کوچێشەی دیکە و لە ڕووی ئەمنیەوە کاریگەری خراپی دەبێت لەسەر کەڵەکەبوون و چڕی دانیشتووان و لە هەمان کاتیش ئەو دەریاچە و ئەو شوێنە دێهاتیانە ناتوان پێدەچەکان پڕ بکەنەوە بۆیە ناچار کۆس بەردەوام دەبێت لە هەمان کاتیش نەبوونی خزمەتگوزاری ژێرخان ئاوەڕۆ پەروەردە کشت و کاڵ هەمووی وا دەکات دووچاری ئاسۆشی لێڵ ببێتەوە بە هۆکاری نەبوونی خوێندنەوێشی زانستی بۆ داهاتوو بڵێ بەڵێ بەڕێز عومەر کەحلی شارەزای سیاسی لە ئەنبارەوە لەگەڵ ئێمە بووی زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ کاتی بێمەتان بەخش